لە بانکەکانی سلێمانی لەسەر خەرجنەکردنی پارە بۆ کۆمپانیاکانی دەرمان و دابینکردنی پێداویستی تەندروستی لەسەر خەرجنەکردنی پارە بۆ پرۆژەکانی هاتوچۆ بۆ پرۆژەکانی ڕێگاوبان لەسەر خەرجنەکردنی پارە بۆ کۆمپانیاکانی پاکردنەوە و پێداویستیەکانی تری پەیوەندیدار بە ئۆتێلەوانی لە نەخۆشخانەکان و شارەکان. طبعاً بێجگە لە پێشکەشکردنی وتەکان یەکێک لە ئیجراکانی دادگا ئەوە بوو لەبەرەوەی 4 بابەتی جیاوازن ئەم دۆسیەی سکاڵایە ببێتە 4 سکاڵا. بەڕێزان جەوهەر و ناوەڕۆکی سکاڵاکە ئەمەیە. ئێمە وەکو نوێنەری خەڵک ئەم سکاڵامان جوڵاندووە. کێشەی شەخسی ژیانی خۆمان لەگەڵ هیچ کەسێک نییە و کێشەمان لەگەڵ هیچ حیزبێک نییە، بەڵکو ئێمە هاوارمان سکاڵامان بۆ قوتی خەڵکە، بۆ ژیانی خەڵکە. کێشەی جەوهەری سکاڵاکە ناوەڕۆکی سکاڵاکە ئەوەیە. حکوومەتی هەرێمی کوردستان یەک حکوومەتە، لەزاخۆ بۆ خانەقین یەک میلەتین، یەک سیستەمە، یەک ئیدارەیە، یەک وەزارەتی دارایی هەیە. ناکرێت وەزارەتی دارایی خشتەی موچە ڕابگەیەنێ، بەڵام خانەنشینێکی 40-50 ساڵە 3 ڕۆژ لەسەرێک بچێتە بەردەم بانقێک لە سلێمانی ئینجا موچەکەی وەرگێ. ناکرێت وەزارەتی خوێندنی باڵا فەرمانبەرانی شارەوانی لە هەولێر و دوهۆک لەو ڕۆژەی کە وەزارەتی دارایی ڕایگەیاندووە موچە وەرگرن، بەڵام لە سلێمانی خۆپشاندان بکەن، مامۆستای زانکۆ پرۆفیسۆر بێتە سەرجادە داوای موچەکەی بکە. ئەو ستەمەی کە هەیە بە شێوەیەکی گشتی لە کوردستانە، ئەو دۆخە خراپەی کە هەیە ناکرێت لە شوێنێک خراپتر بێ. بۆ نمونە لە هەولێر و دوهۆک بانک پارەی تیابێ لە ساعت 2، چونکە ئەمە هەر لە بنەمایە کەمە و گرفت دروستەکە. لە ساعت 2 پارە بۆ کۆمپانیای دەرمان خەرج بکرێ، ئەمە زۆر کەمە. هەموو کۆمپانیاگە مامەڵە لەگەڵ حکوومەت ناکە، کۆمپانیای کوالێتی خراپێتە پێشەوە. بەڵام لەوەش خراپترەوەیە ئەو لە ساعت 2 لە سلێمانی لە گەرمیان لە هەڵەبجە لە ڕاپەڕین بۆ کۆمپانیاکانی دەرمان خەرج نەکرێ. بەڕێزان ئێستا ئەو کێشەی لە سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین هەیە خەریکە گاتە لوتکە و ڕنگدانەوەی لە ژیانی هاوڵاتانە زیاترە بێ. بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی و نەخۆشخانەکانی نزیکەی 4 ملیار دینار قەرزاری کۆمپانیەکانی دەرمانن. بەڕێوەبەراتی گشتی تەندروستی گەرمیان ئێستا 1 ملیار و 800 میلیۆن دینار قەرزاری کۆمپانیەکانی دەرمانن. تر کۆمپانیای دەرمانیان بۆ دابین ناکە. ئێستا ئێوە بڕۆن لە نەخۆشخانەیەکی پەیوەندیدار بە ددان لە سلێمانی بڵێ من ددانێکم پڕەکەمەوە، 1 ساڵ سەرەت بۆ نووسێ، 1 ساڵ و دوای 1 ساڵەکەش احتیمال نییە بۆت بکرێ. باش ئەگەر هاوڵاتیەک ئیمکانیاتی هەبێ بچێت لە نۆڕینگەیەک بە 80,120,000 دانەکەی پڕ بکاتەوە، ئەی هاوڵاتیەکی هەژار و لەکوێ بکا و هاواری بۆ لای کێ بەرێ. بۆیە بەڕاستی ئەبێ ئەم دۆخە کۆتایی پێبهێنرێ. ڕێگایەکی دووسایتکردن لە کەلار بۆ دەربەنی خان 10 دانە ساڵە پرۆژەکەی ڕاگەنراوە. سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەڵێ ئەوە ڕەزامەندین 6 ملیاری بۆ خەرج بکرێ، وەزارەتی دارایی ئەڵێ ڕەزامەندین 6 ملیاری بۆ خەرج بکرێ، بەڵام کاتێک کۆمپانیا چێ بۆ بانک لە سلێمانی تەماشاکە 1 دیناری نییە، ئەویشی شەکەی ڕاگرتووە. شەقامی 100 مەتری لە سلێمانی بە هەمان شێوە، ڕێگای حاجیاوا تا دوکان بە هەمان شێوە. ئێوە ڕۆژانە قوربانی زۆر گەورە بینن. هەفتەی پێشوو لەسەر ڕێگای خەلەکان حاجیاوا ڕووداوێک ڕوویدا 5 ئەندام بوون، 5 هاوڵاتی بوونە قوربانی کە 4یان ئەندامی یەک خێزانن. ئەمانە کارە ساتن. بەڕاستی ئەگەر حکوومەتێک هەستی هەبێ و هەست بە مەسئولیت بکە، کێ بەرپرسیارە لەم دۆسیایە، کێ سکاڵاک لەسەرکراوە لەم دۆسیەیە؟ جەنابی بەڕێز سەرۆکی حکوومەت، جێگری سەرۆکی حکوومەت، بەڕێزان وەزیری دارایی، ئەم 3 بەڕێزە بەرپرسیارن لەوەی لە سلێمانی پارە هەبێ یان نا، لە هەڵەبجە پارە هەبێ یان نا، و ئەو پارەی لە کوردستانە هەیە ئەبێ بە شێوەیەکی عادیلانە بۆ هەموو شارەکان. بۆ چونکە وەزارەتی دارایی بە یەک یاساکارەکە، ئەویش یاسای قانونی ئوسوڵی محاسەباتە، بنەماکانی ژمێریاریە. بەپێی ئەو یاسایە هەرێم 1 خەزیێنەی هەیە، واتە ئەو خەزیێنەیە 1 دیناری لە زاخۆتیا بێ لە سلێمانی و هەڵەبجەشتیا بێ، نیوەی هی سلێمانی و هەڵەبجە بێ. بۆیە ئەبێ هەموو ئەوانەی مقەسرن لەوەی لە سلێمانیە بانک پارەی تیانە بێ، ئەبێت کۆتایی بەمە بێنن و هیوادارین ئێمە چاوەڕوانی ئەوە شەکەین. ئەمە کۆتا، ئەم موسسە گەورەیە کۆتا ڕێگەی ئێمەیە، بە ڕێگەی پەرلەمانی هەوڵماندا، بە ڕێگەی جوڵانی ڕایگشتی هەوڵماندا داوامان کرد لە بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی ئەم کێشەیە حەلکەن. ئەخیر وەسیلەمان دادگای بەڕێزە هیوادارین بەڕێکاری دادوەری و تحقیقی عدالت بکەن،
ماف بۆ هاوڵاتی و بۆ بەرژەوەندی گشتی بگەڕێنەوە. زۆر سپاس بۆ هەموو لایەک. بەخێر بن.